بەمەبەستی هاوخەمی و سەرخۆشی پەیتا خەڵکی سەردانی بەرزان عوسمان دەکەن کە لە یەک کاتدا دوو منداڵی بەناوەکانی سامان و گەرمیان لە ئاودا خنکاون. خێزانەکەی بەرزان ڕۆژی 26 ئەم مانگە بۆ بەسەربردنی کاتێکی خۆشچوو بوونە گوندەکەی خۆیان لە سنووری ناحی سەنگاو، بەڵام بە چیرۆکێکی تراژیدی خۆشی و سەیرانەکەیان لێشێوە. ڕووداوەکە بەم جۆرە بووە کە کەسوکارەکەی تێگێڕنەوە. گەرمیان کە تەمەنی 8 ساڵانە کەوتۆتە ناو چەمی باسەڕاوە. سامانی برا گەورەی کە تەمەنی 10 ساڵانە ویستویەتی براکەی ڕزگار بکات، بۆیە خۆی هەڵداوەتە ناو چەمەکەوە، بەڵام هەردووکیان گیانیان لەدەست دەدەن. ئێمە دوێنێکە چوین بۆ لادەکەی خۆمان بۆ کانی مامە لە مەنتیقەی سەنگاو، چوین بۆ سەفرە. لە کاتی سەفرەکەماندا دوو منداڵم هەبوو، بڵێن دوو کوڕم هەبوو. لەو کاتەیە کوڕەکان ڕۆشتن بۆ سەر ئاوەکە. ئیتر منیش بەڕاستی شتێخوای گەورە بیەوێ بیکە ئەیکات. لەو کاتەیە فکرم لای خۆم نەما، ئەوە بوو کوڕەکان چونە سەراگە پاش نیو سەعات لە سەعات 11 و ڕۆشتن بەسەر لە سەعات 11:30 من ڕۆشتم بە دوایانە بگەڕێم، نەیانم دۆزیوە. تەرمی ئەو دوو منداڵە نزیکەی 6 سەعات لە ئاوەکەدا بزر بوون. دواتر تیمەکانی بەرگری شارستانی و پۆلیس تەرمەکانیان دەرهێناوەتەوە. لەو ناوچەیەدا هیچ هێما و ئاماژەیەک نییە تا ئەگەر کەسانێک چوونە ئەو ناوچەیە بۆ گەشت و سەیران یان بۆ مەلەوانی هۆشیار بکرێنەوە لە قوڵی یان بە خوڕی ئاوی چەمەکە. پۆلیسی چەمچەماڵ ئاماژە بەوە دەکات لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە کردووە و کەسوکاری منداڵە خنکاوەکانیش سکاڵیان لەسەر هیچ کەسێک نەبووە. تیمەکانی ئێمە و بەڵگە و تاوان و غەواس و ئەوانە زۆر گەڕیان و پشکنینێکی گەوریان کرد تا کاتژمێر 6 ئێوارە تواننا هەردوو تەورمەکە بدۆزنەوە. بەڕێز دادوەری لە کۆڵینەوەی چەمچەمان بڕیاریدا بۆ کەشفی هێڵکاری ڕووداوەکە بکرێ و تەرمەکان ڕەوانەی پزیشکی دادوەری لێکۆڵینەوە کراوە و پەراوای لێکۆڵینەوەشی بۆ ڕێکخراوە، بەڵام هیچ داوایەکی یاساییان نییە لەسەر مۆزوعەکە، لەبەرەوە هیچ ماڵێکی تر لە سنووریانە نەبووە. ئەم خێزانە دانیشتووی ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵن. سامان و گەرمیان قوتابی قۆناغەکانی بنەڕەتی بوون. ڕزگار جەبارێ نارتی، ناحی شۆڕش.